سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دووبارە لەگەڵ ئەمیر ئەبینەوە میوانی ماڵەکانتان بە بەرنامەکەی خۆتان واتە ئێمە و بینەران. زۆر سپاس چاوان لەلایەن شەوە سڵاوتان لەبێت عزیزان و خۆشەویستان، هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سلامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. هەر وەک ڕواڵی هەموو هەفتان بەرنامەیەش چەند بابەتی گرنگ و چەند نامی ئێوەی ئازیز کە ناردووتانە لە خۆ دەگرێت. بە چاوان ئەگەر موافقبی هەر لە ئێستاوە پێشەوەی کە ناوبڕبینین چین بابەتەکان دەست پێ بکەین. حتمما پێشەوەی کە چینە سوراغی نامە و گزارشی بینەرانمان پێمان باشە بە کورتیش بێ باسی دوو بابەتی گرنگی ڕۆژ بکەین. دوو بابەتێک کە هەروە خۆتان ئاگادارن سێبەری شەڕێکی ماڵوێرانکەر لەسەر ناوچەکە دیارە بەهێزتر کردووە. لەلایەک ئەوە نزیک بە 10 مانگە هەروەک ئاگادارن کە جێنۆسایدی ئیسرائیل لە غەزە و ناوچەکانی تری فلستین هەروە بەردەوامە. لە دوای 7 ئۆکتۆبری 2023 تا ئێستا هێزە چەکدارەکانی ئەرتەشی ئیسرائیل بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی غەزە لانیکەم 33,000 کەسیان قەتڵعام کردووە. ئەگەرچی ئامارە ڕاستەقینەکان زۆر لەوانەش زیاترن کە دەرکەوتووە. بەشێک لە ئەندامانی ناتۆ لە پێناو بەرژەوندیەکانی خۆیان لەوانە دەوڵەتی ئەمریکا ئەگەرچی لە ژێر گوشاری بیرروڕای جیهانی دژ بە شەڕ قسە لە کۆتایی ئەم شەڕە دەکەن، بەڵام ئەمەلەن بە پێدانی ملیاردها دلار و دابینکردنی 66% چەک و چۆڵی پێویست، هەروەها دەوڵەتی ئاڵمان بە دابینکردنی 30% و دەوڵەتی دەستەڕاستی ئیتالیا بە پێدانی لە 5% چەک و چۆڵ بە ئیسرائیل لەم جێنۆسایدەدا بەشدار بوون و تا ئێستاش بەردەوامن. بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤی ئوروپا دەریای ناوەڕاست کە ڕۆژی 11 ئاڤریل بڵاوبۆتەوە، جگە لە 33,000 کوژرا و 12,000 کەسیش بێسەر و شوێنن کە یان لە ژێردار و پردوودا ماونەتەوە یان لە زیندان و گرتوخانەکانی ئیسرائیلدا دەست بەسەر کراون و یان لەوێدا کوژراون. ئەم ڕێکخراوەیە تا ئێستا 120 گۆڕی بە کۆمەڵی دۆزیوەتەوە کە لەلایەن هێزە سەربازەکانی ئەرتەشی ئیسرائیلەوە هەڵکەندراون. دیمەنەکانی جنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە فلستین بەڕاستی ویژدانی ئینسان ئازار دەدات کە ئەم خەڵکە چۆن قوربانی سیاسەتە کۆنەپەرستانە دووبەرەی شەڕ دەبن. ئێستا بە تێرۆری ئیسماعیل هەنیە لە تاران و فواد شکر لە بەیروت لەلایەن دەوڵەتی شەڕخوازی ئیسرائیلەوە، جگە لەوەی کە شکستێکی گەورە بۆ دەستگای ئیتلاعاتی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی بە حیسابدێ، پێدەچێت ئەم شەڕە بچێتە قۆناغێکی تازەشەوە. دەستخۆشەمیر بە ئاشکرا دیارەکە لایەنێکی بەهێز لە دەسەڵاتی ئیسرائیل کە نابێ پشتیوانی ئەمریکا و ئەوروپای لەگەڵ نەبێ بەکردەوەی سەربازی و ئەنجامدانی تیرۆری ڕێبەرانی حەماس و حەزبەڵا بەرژەوەندی خۆیان لە ئێدامە و پەرستاندنی شەڕدا دەبینەوە. کۆماری ئیسلامی کە ئێستا خۆی بە شکست خواردوو دەزانێت لەوانەیە لە نێو باڵە تۆندڕەوەکانی ناوخۆ هان بدرێ بۆ ناو شەڕێکی قورس. دیارە لە ئەگەری پەرستاندنی شەڕیش پێش هەموو شتێک خەڵکی ئێران تیادا زەرەرمەند دەبن و بێگومان جگە لە شکست ئاکامێکی بۆ کۆماری ئیسلامی نابێ. ئەگەر چی هێشتا زووە بە قەتعیەتەوە لەم بارەوە قسە بکرێت، بەڵام ئەمڕۆ لە ئەگەری پەرستاندنی شەڕ پێشتر لە هەموو کاتێک پێویستی بەوەیەکە بزووسنەوەی دژی شەڕ کە هاوکات لەگەڵ ئەم جنایەتە هاتبووە ئاراوە بەهێزتر بکرێت. لە مانگەکانی ڕابردوو تا ئێستاش بە ملیۆن ژن و پیاوی دژ بە شەڕ لە وڵاتانی ئەمریکی و ئۆروپی بە شێوازی جۆر بە جۆر خوازیاری کۆتایی هەنان بەم شەڕە ماڵوێرانکەرە بوون. بەڵام دەوڵەتی ئیسرائیل کە هەموو نیشانەکان باس لەوە دەکەن خوازیاری درێژە شەڕە هەر جارەکە بزووسنەوەی دژی شەڕ پەرە دەستێنی و سوکە هیوایەک بۆ کۆتایی بەم شەڕە بەدیدێنێ بە ئەنجامدانی کردەوەی سەربازی یان ئەنجامدانی تیرۆری ئەو سوکە هیوایە کوێر دەکاتەوە. بەڵێ زۆر ڕاستە چاوان جنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل دژ بە خەڵکی فلستین لە بیرروڕای جیهانیدا ڕنگدانەوەی بەرچاوی بووە تا ئەو جێگایە تەنانەت دەوڵەتی نزیک بە ئیسرائیلی شەرمەزار کردووە. لەلایەکی تریشەوە کردەوەی هێزە ئیسلامیەکان کە ناوی بەرەی مقاومەتیان لە خۆیان ناوە، ئەوانیش بەکردەوەی سەربازی و ئەنجامدانی تیرۆر ئاوری ئەم شەڕە دەگەشێننەوە و بەداخەوە باجی ململانەی ئەم دوو بەرەی کۆنەپەرستە بە سەرشانی خەڵکی ناوچەکەدا دەشکێتەوە. بیرروڕای گشتی و ویژدانی و خەبەرهاتووی جیهان کە لە دژایەتیکردن و ناڕزایەتی کرێکاران، بزوتنەوەی دژە شەڕ، ڕووناکبیران و بیرمەندانی مرۆڤ دۆست بەرامبەر بە جێنۆسایدی ئەرتەشی ئیسرائیل لە شەڕی غەزەدا خۆی نیشانداوە
تا ڕادێکی بەرچاو بۆتە هۆی پاشەکشەی ئاشکرای ئەو دەوڵەتانی کە پشگیری لە تاوانەکانی ئیسرائیلەکەن. ئەم ویژدانەوە خەبەر هاتووانە بوونەتە هۆی ئەوەی کە ژمارەی نێرانی جنۆسایدی ئیسرائیل لە غەزە پەرەبستێنێت. ئێستا بزوتنەوەی دژە شەڕ کە پێویستە بەرفراوانتر و بەهێزتر بکرێت، ئەم بزوتنەوەیە توانایی ئەوە هەیە کە ئارتەشی پڕچەک و چۆڵی ئیسرائیل و کابینە ڕاستە تونندڕەوەکەی لە شەڕ لە دژی فلستینیەکان تووشی شکست و ناکامی زیاتر بکات. نابێت ئیزن بدرێت کە ڕەنج و ئازارەکانی خەڵکی فلستین و کوشتاری جنایەتکارانەی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل لە غەزە بکەوێتە ژێر کاریگەری و سێبەری پەرەسەندنی ململانەکانی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیل. هاودەنگی ڕایگشتی خەڵکی جیهان لە وڵاتە جۆربەجۆرەکان و بەدەستهێنانی پشتیوانی و هاوکاری ڕێکخرا و ناوەندەکانی لایەنگر و داکۆکیکاری ئاشتی بەمەبەستی گوژار خستنە سەر دەوڵەتەکانیان لە پێناو کۆتایی هێنان بە کۆمەڵکوژی ئاشکرای غەزە پێویستیەکی بەردەوام و هەمیشەیە. با بچین ناوبڕێک ببینین چاوان دواتر دێنەوە بابەتەکان دەست پێ دەکەینەوە. فەرموو. زۆر باشە چاوان بە
بابەتێکیت کە پێم باشە باسی لەسەر بکەین جنایەتەکانی دەوڵەتی تورکیا لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی خەڵکی کوردستانە کە هەموو لایەک ئاگادارن. ئەرتۆشی تورکیا لە ئۆکتۆبری ساڵی 2023 بدواوە بە کەڵک وەرگرتن لە سەرقاڵبوونی میدیاکان و ڕایگشتی لەسەر هێرشی وەحشیانەی دەوڵەتی ئیسرائیل بۆ سەرغەزا لە درێژەی هێرشەکانی پێشوویدا لە ڕۆژاوای کوردستان ئەم جارشیان هێزێکی زۆری سەربازی ڕژاندۆتە هەرێمی کوردستانی عێراق و بەشێک لەم ناوچەی داگیر کردووە هەر ڕۆژەوە خەباتێکی بورن جنایەتێکی تازە دەخڵقێنێ. ئەمیر ئێمە زۆر جار لە بەرنامەکانی پێشووشدا باسی ناوەڕۆکی ئەم هێرشەی تورکیامان کردووە و جەختمان کردوێتەوە کە دەوڵەتی تورکیا بە بیانووی هەبوونی هێزی چەکداری دژ بەری خۆی نەخشە و پلانی درێژخایەنی بۆ کز و کبکردنی بزووسنەوەی حەقخوازانەی خەڵکی کوردستان هەیە. لەم نەخشە و پیلانەدا دەستانیان نیە. دەوڵەتانی داگیرکەری کوردستان لەوانە کۆماری ئیسلامی ئێران بە شێوازێکی تر و بە بەرژەوەندی تر بەڵام لە پێناو کبکردنی بزووسنەوەی حەقخوازانەی خەڵکی کوردستان هەمان مەبەست ڕەشاو دەکەن. هەر کام لەم دەوڵەتانە هێز و ئیمکاناتیان هەیە و دەتوانن هێرش و پەلامار بکەن بەڵام ناتوانن ئێرادەی خەڵکی کوردستان بۆ سلماندنی مافەڕەواکانیان خامۆش بکەن. بە هەمان میزان پێویستە داگیرکاری دەوڵەتی تورکیا و دەخاڵەتەکانی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان شەرمەزار بکرێت. درودی منو دیدم بیر و باوری شورشگرانەی زیندانە سیاسەکانە ئەوانەی وا بەگیر سەختترین ئەشکەنجەدا بیر و باوری شورشگرانەی خۆیان بناکەن. من ئەو دیلم لە زیندانی تاریکا ئاتاوی بیر ڕووناکەکە بەریساوێم بەناوەزار هەڵقەیداری باریکە حافظم گیر ئەبچرینی هەنگاوێم حافظم گیر ئەبچرینی هەنگاوێم. من ئەو دیلم لە پشوورەی کۆڵاوە ئاسۆی هێوای گەشم مەرگی دوێ ناکەم ئاسۆی هێوای گەشم مەرگی دوێ ناکەم. باگری سور بروی آسمان نوسرا بند بندی آینامهی برواکم مادامی دی زور بیگلم لا پشتا در گولاو پسرم بو خاسم در گولاو پسرم من ئەو دیلم لە پشوورەی کۆڵاوە ئاسۆی وای گەشم مەرگی دوێ ناکەم ئاسۆی وای گەشم مەرگی دوێ ناکەم. من ئەو دیلم کە سرنجی بێباکم سڵ لە چاوی پڕ لە قینی دقناکەم دانە چیری گورگی هاری سار لاکم
زاتياني نالذي وملقينا كم زاتياني نالذي وملقينا كم من عودي لم لا بشوري فوا أصلي واي قاسم الجيزنا كم أصلي واي قاسم الجيزنا كم من عودي لم كاسر جيبي باكم ظل شاوي فرلقيني ذقنا كم من عودي لم كادي كاري زور دارم دلي لابر قورينا لم الارزي تاشر تركا قلبي لاشي زام دارم خوي خرابتر لا نخينا آقوزي خوي خرابتر لا نخينا آقوزي من عودي لم لا بشوري فولا آصوي هواي قاشم مرجيز وينا كم آصوي هواي قاشم مرجيز وينا كم آصوي هواي قاشم مرجيز وينا بە لەم بەشەدا چاوان بچینە سەر نامەی و ئازیزانی کە بۆیان نردوون یەکەم نامەمان کاک فەرەیدون نردوێتی و لە پامێکدا نووسیوێتی هاوڕێیانی بەرنامەی ئێمە و بینەران سڵاوتان لێبێت و ماندوو نەبن ئێمەش سڵاو لێ دەکەین کاک فەرەیدون دەستخۆشیت پێ دەڵێن نووسێتی زۆر جار لە قسە و باس و نووسراوەکانی کۆمەڵەدا باس لەوە دەکرێت کە کوردستان تایبەتمەندی خۆی هەیە ئەم تایبەتمەندیە چییە؟ ئایا تایبەتمەندیەکی ئایا تایبەتمەندیەکەی ئەوەیە کە حیزبی سیاسی کۆمەڵایەتی چالاکیان هەیە یان بەواتایەکی تر کوردستان کۆمەڵگایەکی حیزبیە ئایا ئەوەیە کە خەڵکی کوردستان ستەمی نەتەواتی لەسەر شانیان قورسایی دەکات نووسێتی تکایە لەم بارەوە ئەگەر دەکرێت تەوزیحێکی زیاترمان بۆ بدەن دەستخۆش سپاس لە کاک فەرەیدون ئەوەی ڕاستی بێ هەر کام لەم دیاردانە کە باسکرا لەوانەیە لە کوردستان بەرچاوتر بێ بەڵام بە شێوەیە کەم تا زۆر ئەم دیاردانە لە ناوچەکانی تر بەدی دەکرێت کوردستان ناوچێکی دابڕاو یان تاقانە لە دنیای دەوروبەری خۆی نییە و ناتوانێت بە دوور بێ لە تەعسیر و کاریگەری ئاڵوگۆڕە سیاسی و کۆمەڵایەتی دەوروبەری خۆی بەڵام بە هەمووی ئەمانەوە ئێمە لە کوردستان لەگەڵ لانیکەم دوو تایبەتمەندی ڕوبەڕووی کە لەوانەیە لە ناوچەکانی تر کەمتر بەدی بکرێت یەکەمیان کردەوە هاوبەشە کۆمەڵایەتی دژبەستەم و نابەرابەریەکان لە بوارە جیاجیەکاندا هەر چەشنە لە ستەم چینایەتی یان نەتەوایەتی ستەم دژ بە ژنان یا ژینگە ستەم بە زمان و کولتور و ئەدەب و هەنەر یان تەنانەت ڕووداوی سروشتی لەوانە بوومە لەرزە یان سێڵا و هەر ڕووداوێکی تر لە کوردستان دژەکردەوەیەکی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە کە لە ناوچەکانی تر لەوانەیە ئەم کردەوە هاوبەشە کۆمەڵایەتیە کەمتر یان لە ئاستێکی بەرچاو بە شێوازێکی بەردەوام شاهدی نەبین لە ساڵانی ڕابردووەوە و هەتا ئێستاش گەلێک ڕووداوی کۆمەڵایەتی بەهێز ئەم ڕاستیە دەسەمێنن بڵێ بە چاوان منیش باسی دووهەم تایبەتمەندی بکەم لە ڕاستیان پرسیارەی بەڕێزەمان ئەویش ناسنامەی خەباتی هاوبەشی خەڵکی کوردستانە سەدان ساڵ خەبات و تێکۆشانی ئەم خەڵکە دژ بە ستەم و نابەرابەری لەوانە ستەمی نەتەوایەتی ناسنامەیەکی هاوبەشی لەنێو ئەم خەڵکە پێکهێناوە کە سرە ڕای جیاوازیەکانیان بەڵام لە هەر ڕووداوێکی سیاسی یان کۆمەڵایەتی کردەوەیەکی جیاوازیان بەنسبەت ناوچەکانی تر هەروەکو خۆشت ئاماژەت پێدا هەیە یەکێک لە هۆکاری سەرەکی ئەم ناسنامە هاوبەشە دەتوانێت ئەو بێت کە ئەم خەڵکە بەڕاستی ستەم و نابەرابەری بە حەقی خۆیان نازانن و لە هەر بوارێکدا
چینایەتی بێ یان کۆمەڵایەتی جنسیەتی بێ یان کولتوری بە کردەوەیکی هاوبەش دژی خەبات دەکەن. لەوانەیە تایبەتمەندی تریش هەبێ، بەڵام ئەم دوو تایبەتمەندیە بەرچاوترن. لەم ساڵانی دواییدا وە بە تایبەتی لە بزوتنەوەی ژینا بەدواوە بەهێزتر بوون. چاو لە بزوتنەوەی مامۆستایان، دایکانی شۆڕژ، ژنان، لاوان، ژینگە پارێزان، شاعران و نووسەران بکەن، هەمووی ئەمانە بە ئێمە دەڵێ لە کوردستان ئەم حرەکەتانە بە خێرایی جەماوەری دەبێتەوە و ئیدامەدار دەبێت. هەر بۆیە بە پشت بەستن بەم تایبەتمەندیانە دەتوانین بڵین کوردستان و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان بۆ خۆی یەکێک لە ناوەندەکانی بزوتنەوە ڕادیکاڵ و پێشکەوتوەکانی ئێرانە. هیوادارین کە ئەو تەوزیحاتی کە بە کورتیش ئاماژەمان پێدا جێگەی ڕزامەندیم بینەرە ئازیزەشمان بچین ناوبڕێک ببینین چاوان دواتر دێنەوە نامەکانی تر دەخوێنینەوە. بڵێ ئازیزان لەم بەشەدا دەینە سەر نامەیەکی ترمان کە ساناز لە کرماشانەوە بۆی نردوین و نووسیوێتی ئەندامێکی پارلەمان ڕێگاچارەیەکی بانکی بۆ چارەسەرکردنی کێشەی حیجاب دۆزیوەتەوە. ئەم نابەڕێزە کە ناوی بانکی پورە دەڵێت ئەگەر کەسێک تاوانی حیجاب نەپۆشی ئەنجام بدات پڕی 3 میلیۆن تمەن لە هەژماری بانکی دەبردرێت. هەروەها وتوێتی کە پێدەچێت دواتر ئەم پرۆژە یاسایە جێبەجێ بکرێت. ئێستا کە باسی ئاینی و دابوونەریتی حیجاب بووە بە پارە و بانکی، نێونەرەکانیشیان هەستیار بوون بە حیجاب دەیانەوێت 3 میلیۆن تمەن لە هەر ژنێک کە سوکایەتی بەخۆی قبوڵ ناکات وەربگرن. بەڵێ ساناز هەروەها لە درێژەی نامەکە یاوتوویە و بیرمان بمێنێتەوە کە تەنها چەند مانگێک لەمەوە بەرەوە گەورەترین گەندەڵی دارایی لە مێژووی ئێراندا دۆسیە چای دەبش دۆزرایەوە کە نزیکەی 3 ملیار و 400 میلیۆن دۆلار بوو. ئەگەر ئەم ژمارەیە بە نرخی دۆلاری ئەمڕۆ حساب بکەین و بە ژمارەی 3 میلیۆن تمەن غەرامەی حجاب نەپۆشیندا بەشبێن 6 میلیۆن دەست دەکەوێت. واتە بۆ قەرەبووکردنەوەی گەندەڵی چای دەبش 6 میلیۆن ژن و کچی ئێرانی دەبێ غەرامە بکرێن. بەم جۆرە خەزانەی دەوڵەت قەرەبوو دەکرێتەوە. وای لێ هاتووە لەسەرەوە لە نێو دام و دەستگای دەوڵەتی گەندەڵی و لە خوارەوە باج و غەرامە وەرگرتن لە خەڵک. خۆ لەسەرەوە کارێکیان پێ ناکرێ و ناتوانن بەر بە گەندەڵی بگرن، بەڵام لە خوارەوە بە زەبری سەرکوت دەتوانن زەخت و گوشار بخەنە سەر خەڵک، گیرفانیان بەتاڵکەن و سفرە نێوماڵانیان بێڕاونەقتر بکەن. بەڕاستی مەگەر کۆماری ئیسلامی دەتوانێت کارێکی تر بکات؟ بەڵێ زۆر سپاس لە ساناسخانم. ژنانی بوێر و تێکۆشەری ئێمە ساڵانێکە بەردەوام لە نێو ماڵ و کۆمەلگا و لە شەقامەکاندا دژی ئاپارتایدی جەندەری و هەر جۆرە هەڵاواردن و سوکایەتیکردنێک خەبات دەکەن و بە خەباتی بەردەوام و ڕۆژانەیە نیشانیان داوە کە سەرڕای بەردەوامی سەرکوتی وەحشیانەی ئەم دەسەڵاتە دژەژنە لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا بە تایبەتی دوای ئاخێزی بۆیرانەی ژن ژیان ئازادی ئیتر نانەوێت بەرەو دواوە بگەڕێنەوە و چیتر ڕێگەش نادەن وەک جنسی دووەم لە قەڵەم بدرێن و دەسەڵات و کۆمەڵگای پیا و سالار و باوک سالار بڕیار لەسەر چارە نووسیان بدەن. بێگومان ژنان لەم خەباتە چارە نووس سازەدا تەنیانین. ئەوان هێزێکی بەرینی پیاوانی ئازادی خوازیان لەگەڵدایە کە لەستەم و سەرکۆت بەرامبەر بە ژنان بێزارن. کۆماری ئیسلامی زۆری هەوڵیدا کە کەشێکی تاڵبانی بەسەر کۆمەڵگادا زاڵ بکات، بەڵام سەرکەوتوو نەبوو. سنووردارکردنەکان لە دژی ژنان یەک لە دوای یەک لە مەیدانی نەبەر لە شقامەکان، قوتابخانە و زانکۆکان بە هەوڵی جەماوەری ژنان و پیاوانی ئازادی خواز تووشی ئاڵنگاری دەبن و لەگەڵ شکست بەرەوڕوو دەبنەوە. بێگومان پرۆژەی غەرامەکردنی کچان و ژنان ناتوانێت بەربەم خەباتە جەماوەریە بگرێت. کۆماری ئیسلامی ڕێگای نییە جگە لە ملکەچ بوون بەرامبەر بەم شەپۆلە خۆڕزگاریە. زۆر سپاس بۆ ساناز لە کرماشانەوە کە ئەم نامەی بۆ ناردووی. دوا بە دوای کۆتایی هاتنی گاڵتەجاری بە ناو هەڵبژاردن بۆ دیاریکردنی سەرۆک کۆماری نوێ، گۆشارەکان بۆ سەر هەڵسوراوانی مەدەنی و تایبەتی هەڵسوراوانی بزوتنەوەی ژنان هەروەک هەموو لایەک ئاگادارن زیادی کردووە. کۆماری ئیسلامی کە لەلایەن بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردنەوە گورزێکی قورسی بەرکەوتووە و
مەترسی تەقینەوەی ڕق و تووڕەیی جەماوەر بە ئەگەرێکی جددی و نزیک دەبینێت بە مەبەستی چاوترسێنکردنی کۆمەلگا و سەرکوتکردنی هەر چەشنە تواناییەک بۆ ڕێخستن و کاری وشیاردەرانە ڕێوشوێنی تۆڵەسەندنەوە لە هەڵسوراوانی بزوتنەوە مەدەنیەکان و تەنانەت زیندانیانی سیاسی دەگرێتە بەر. هەر لەم پەیوەندیەدا دەستگای بێدادی کۆماری ئیسلامی دوای دەرکردنی حکمی ئیعدام بۆ شەریفە محەممەدی هەڵسوراوی کرێکاری لە گیلان پەخشان عەزیزی چالاکی ژنان و یارمەتیدەری ئینسانە خاوەن پرەنسیپەکان لە کوردستانی بە پەروەندەسازی بە ئیعدام محکوم کرد. بڵێ هەواڵی دەرکرانی حکمی بێبنەمای ئیعدام بۆ پەخشان کە دوای دەرکرانی حکمێکی هاوشێوە بۆ شەریفە محەممەدی قین و تۆڕەیی زۆری لە کۆمەڵگادا لێکەوتوەتەوە. ئەم نەفرەت و قینە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە شێوەیەکی بەرین بڵاو بووتەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە دەرکرانی ئەم جۆرە حکمانە تۆڵەی سەرانی ڕژیمە لە شۆڕشی ژنجیان ئازادی بە پێشەنگایەتی ژنان. مەمورانی قووەی قەزاییە و زیندانوانەکان هەواڵی دەرکرانی حکمی ئیعدامەکەیان ڕۆژی سێشەممە لە حاڵێکدا بە پەخشان عەزیزی ڕاگەیاند کە زیندانیانی سیاسی لە بەندی 16 زیندانیە بین دژ بە حکمی ئیعدامی مانیان لە خواردن گرتبوو. ئەم کەمپەینە کە لە 26 هەفتە لەوە پێشەوە کەوتووە ڕێو تا ئەمڕۆژ کە زیندانیانی سیاسی 5 زیندانی دیکەی پێوە پەیوەست بوون بووەتە جێ پشتیوانی بەرینی خەڵکی ئێران و دەرەوەی وڵات و خەریکە بەرینتریش دەبێتەوە. بێگومان دەرکرانی حکمی ئیعدام بۆ پەخشان و شەریفە بزوستنەوەی دژی ئیعدام لە کۆمەڵدا بەرینتر و قوڵتر دەکاتەوە. دەبێ بە هەمەتی خەبات لە دەرەوەی زیندان دەستی ڕژیمی ئیسلامی لە گەیشتنەگیانی زیندانیانی بەندکراو کورت بکرێتەوە. بەڵێ هەر لە ڕاستای ئەو بابەتەی پێشومان کە لەسەر زیندان و حکمی ئیعدام بوو لە چەند ڕۆژی ڕابردوودا 18 زیندانی کە تیاندا 3 ژن و 2 زیندانی سیاسی بوون لە زیندانەکانی ڕژیمی ئیسلامی لە سێدارە دراون. زیندانیانی ژێر سزای ئیعدام لە دۆخێکی زۆر مەترسیداردان. دوای شەریفە محەممەدی حکمی ئیعدام بۆ پەخشان عەزیزی هەروەک چاوانیش باسی کرد لە بابەتێکی پێشوودا دەرچووە و کامران شێخەش دوای چەند مانگ ئەشکەنجەدان لە زیندانی ورمێ ئیعدام کراوە. ئیعدام ڕێو شێوازێکی سەدەی نێوەڕاستیە و هەرگیز نێتوانی وە بارودۆخی کۆمەلگا باشتر بکات. لە وڵاتانی ئستبدادیدا ئەم ڕاستەیە ئامرازێکە بۆ سەرکوتکردنی کۆمەلگا. لە ئێران لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا جێبەجێکردنی حکمی ئیعدام بە هەمان ئامانج یانی سەقامگیرکردنی کەش و هەوای ترساندن و تۆقاندن بەڕێوە دەچێت. کۆت لە جۆراوجۆرەکانی ناوحکوومەت لە بەردەوام پشتیوانی لە دەکەن. بەڵام بۆچی دەبێت لە بەردەم ئەم حکومەدا بوەستین و دژایەتی بکەین؟ با لێرە ئاماژیان پێ بکەین. یەکەمیان ئەوەیە لە سێدارەدان تایبەتمەندیەکی بەرچاوی قەچڵی حکوومەتە. بۆیە ئەگەر ئێمە دژی جۆرها تونند و تیژی بین دەبێت دژایەتی ئەم تونند و تیژیە سیستماتیکە بکەین. بە تایبەتی ڕێکخراوە سربەخۆکان و چالاکوانانی پێشەنگ و دەبێت دژی ئەم حکومە سەدە ناوڕاستیە بوەستنەوە. دووهەم بێ گوێدانە پرەنسیبی دژایەتیکردنی سزای ئێدام زۆر یەک لەوانەی کە لە ئێراندا بە تۆمەتی سیاسی و ئیدئۆلۆژی و تاوانی وەک کوشتن سزای ئێدامیان بەسەردا سەپێنراوە لە پرۆسەی دادگاییکردنێکی نادادپەروەرانەدا ئەم سزایە بەڕێوە دەچێت. دژایەتی لەگەڵ ئەم سزایە لە هەمان کاتدا ناڕزایەتی دەربڕینە بەرامبەر نەبوونی سیستمی دادوەری. خاڵی سێمیان ئەوەیە جێبەجێکردنی سزای ئێدام بە تایبەتی لە حاڵەتی تاوانە تونند و تیژیەکانی وەک کوشتن یان بەکارهێنانی مادەی هۆشبەر نەبووتە هۆی کەمبوونەوەی ئەم دیاردانە. بۆیە لە ڕوانگەی پاساوهێنانەوەی کۆنەپەرستانەش ئەم سزایانە نەیانتوانیوە ببنە هۆی باشتربوونی ئاسایش لە کۆمەلگادا. دەست خۆشە میربا من ئاماژە بە خاڵی چوارەم بکەم. حکمی ئیعدام ئامرازی سەرکوتکردنە. ئامانج لە ئیعدام ترساندنی کۆمەلگەیە و کبکردنی داواکاریەکانە.
بۆیە دژایەتیکردنی بەمانەی لە قاودانی دەستگای سەرکوتگەری حکوومەتیە. بەو هۆکارانەی سەرەوە دەتوانین هۆکاری تر و تەنانەت هۆکاری یاسایی دژ بە سزای عەدام زیاد بکەین، بەڵام تا ئێستا نەتوانراوە مەکینەی عەدام بوەستێنرێت مەگەر ببێتە داواکاری گشتی هەڕۆژە و بەردەوام. بۆیە پێویستە ڕێکراوە سربەخۆکان و چالاکانی سندیکا و مەدەنی و سیاسیەکان دژ بە سزای عەدام لەسەر ئەم پێویستیە یەک بگرن. یەکێک لە جۆرە پێشکەوتن خوازەکانی دژایەتیکردنی سزای عەدام لە هەڵمەتی مانگرتنی سێشەمانەی نەخێر بۆ سزای لە سێدارەدان لە زیندانەکانی وڵاتدا دەبینرێت کە لەلایەن ژمارەیەک زیندانی سیاسی و ناسیاسی لە 15 زینداندا بەڕێوە دەچێت. ئەم هەڵمەتە دەبێ پشتیوانی لێ بکرێت و بەهێز بکرێت تا ئەوەی هەڵوەشانەوەی سزای عەدام وەک ئامرازی سەرکوت و سەلماندنی بێمافی لە کۆمەڵگا جێبکەوێت. بەڵێ هەر لە ڕاستای ئەم باسەدا ئێمە شێرێکمان لە بەڕێز ئەحمەد شاملوو ئامادە کردووە بە ناوی سزا وەرگێڕانی لە بەڕێز هادی محەممەدیە. بڵێ ئالێرەدا 4 زیندانە، لە هەر زیندان چەند ڕیزداڵان، لە هەر داڵان سیاچاڵان، لە هەر چاڵێک چەندین بەندی لە زینجیردان. یەکێ لەم بەندیانە لە نێو یاوی ڕەش و تاری بێوەختەکانیدا ژنەکەی خۆی بە زەبری نەشتەر کوشتووە. یەکێتریان لە نیوەڕۆی هاوێنێکی سووتێنەردا لە کۆڵانی هەڵقرچاوە نانی مناڵەکانی خۆی لە نێو خوێنی نانفرۆشێکی لاسارە خوساندووە. چەند کەسیان لە خەڵوەتی ڕۆژێکی بارانیدا ڕێیان لە سەد خۆر گرتووە. چەند کەسیان بەسەر دیواری نزمەوە خۆیان بۆ بان سەرخستووە. چەند کەسێکیان نیوە شەوێکی لە نێو گۆڕە تازەکانە دان ئاڵتوونی مردووەکانیان شکاندووە. بەڵام ئەمن لە شەوێکی تاریک و تەمتومانە هیچ کەسێکم نەکوشتووە. بەڵام ئەمن لە ژینمدا ڕێم لە 100 خۆر نەگرتووە. بەڵام ئەمن نیوە شەوێک خۆم بۆ سەربان سەر نەخستووە. ئالێرەدا 4 زیندانە، لە هەر زیندان چەند ڕیزداڵان، لە هەر داڵان سیاچاڵان، لە هەر چاڵێک چەندین بەندی لە زنجیردان. لە نێو ئەم بەندیانە پیاوانێک هەن لاشەی مردووی هەر ژنێکیان خۆش دەوێ. پیاوانێک هەن هەموو شەوێ لە خەونیانە ژنێک بە ترسی مەرگەوە ئەقیژێنێ لە جەرگەوە. بەڵام ئەمن لە ژناندا هیچ نابینم، ئەگەر ڕۆژێکی لە ناکاو ئاوڵ دوانم کپ و خامۆش نەبینمەوە. بەڵام ئەمن لە نێو ناخی چیای بەرزی خەونەکانمە بێجگەل لە زایڵەی نزمی ئەم بژارانەی بیابان کە دەڕوێن و دادەڕزێن و وشک هەڵدێن و دەوەرێن دەنگێکی ترس نابیسمەوە. گەر زنجیری ئەم ئەرکە گەورە و گرانە نەبوو وایە ڕەنگە ئەمن کازیوەیەک وەک یادێکی دوور و لەرزان بەجێم دەهێشت ئەم زەمینە پەستەی پاوان. ئەمەیە تاوان. اشک رازی است، لبخند رازی است، عشق رازی است. اشک آن شب لبخند عشقم بود. قصه نیستم که بگویی، نغمه نیستم که بخوانی، صدا نیستم که بشنوی، یا چیزی چنان که ببینی یا چیزی چنان که بدانی. من درد مشترکم، مرا فریاد کن. درخت با جنگل سخن میگوید، علف با صحرا، ستاره با کهکشان، و من با تو سخن میگویم. نامت را به من بگو، دستت را به من بده، حرفت را به من بگو، قلبت را به من بده. من ریشه های تو را دریافتم، با لبانت برای همه لبها سخن گفتم، و دستهایت با دستان من آشناست. در خلوت روشن با تو گریستم، برای خاطر زندگان
و در گورستان تاریک با تو خوانده ام زیباترین سرودها را، زیرا که مردگان این سال عاشق ترین زندگان بودند. دستت را به من بده، دستهای تو با من آشناست. ای دیر یافته با تو سخن میگویم، بسان ابر که با طوفان، بسان علف که با صحرا، بسان باران که با دریا، بسان پرنده که با بهار، بسان درخت که با جنگل سخن میگوید. زیرا که من ریشه های تو را دریافتم، زیرا که صدای من با صدای تو آشناست. بزوتنەوەی سەوز و بزوتنەوەی ژینە هەرچەندە تا ئێستا بە ئامانجەکانیان نەگەیشتوون، بەڵام کاریگەریەکی زۆریان لەسەر دیمەنی سیاسی و کۆمەڵایەتی ئێران بەجێهێشتووە. یەکێک لەو کاریگەرە گەورانە نەبوونی شەرعیەتی بنەڕەتی کۆماری ئیسلامی لە ئێرانە. ئەمە کە باسمان کرد سەرەتای نامەی هاوڕێ عێرفانە کە لە شنۆوە بۆی ناردوین. هاوڕێ عێرفان هەروە دووبارە نووسیوێتی لە درێژەدا سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بحرانێکی وای لە بوارەکانی سیاسەتی دەرەوە و ناوخۆی لە ئێران بەجێهێشتووە کە ڕژیم توانایی وەڵامدانەوەی نیازەکان و داخوازیەکانی چینە کۆمەڵایەتیەکانی نەماوە. لە کۆمەڵناسی سیاسیدا ڕوودانی وهات دۆخێک بە نەبوونی شەرعیەت پێناسە دەکرێت. دەستخۆش لە کاک عەرفان و هەروەها لە درێژەدا ئەنووسێت تیۆری و ئەزموونەکان نیشان دەدەن کە هەر سیستمێکی حکومی کە نەبوونی شەرعیەتی هەبێت دەچێتە بربەستی ناسەخامگیریەوە. ناسەخامگیری سیستم بۆ مانایەکە دەسەڵات و توانای لازمی نییە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ قەیرانەکان و وەڵامدانەوە بە داواکاریەکان. هەموو حکوومەتە تاکەڕەوەکان لەسەر سێ بنەمای شەرعیەت و سەرکوتکردن و هاوکاری لەگەڵ کەسانی ناوخۆی دامەزراوە. پەرستاندنی قەیرانەکان دەسەڵاتی سیاسی خستووەتە سەر هێڵی سەرۆخواری. لەم بارودۆخەدا نەبوونی ئایندەی یەکلاکەرەوە لە ئەنجامی بحرانی جێنشینی ڕەوتی زیادبوونەوەی ناسەقامگیری و سەر لێ شێواوی سیاسی چڕتر کردوێتەوە. بۆ وەلی فەقی کە توانیوێتی لەم ساڵە دوور و درێژەدا دەسەڵاتی خۆی بە پایبەندبوون بە هێزی سەرکوتکردن بپارێزێت، ئێستا تەنها یەک ڕێگای ماوەتەوە، هاوکاری لەگەڵ ئیسلاحەکە. بەڵێ کەوابوو تاکە ڕێگا بۆ وەلی فەقیە پاشەکشەی تاکتیکی بوو لە هەڵبژارنەکانی ساڵی 1403دا. گرنگترین استراتیژی وەلی فەقیە لەم پاشەکشە تاکتیکیەدا هاوکاریکردنی ئیسلاحوازان بوو بۆ دووبارە گەڕانەوەی سەقامگیری لە کۆماری ئیسلامیدا. لە ڕاستیدا ئەم تاکتیک گۆڕانەش هەرگیز نابێتە ئامانجی گۆڕانکاری بناغی دۆخەکە. شۆڕش و ڕاپەڕین جگەلەوەی کە کۆمەلگا حازر نابێت دۆخەکە قبول بکات کە خۆی لە بحرانی مەشروعیەتی کۆماری ئیسلامیدا دەرخستووە، لە هەمان کاتدا لەبەر ئەوە دروست دەبێت کە دۆخی حکوومەت باشتر نابێت و تەنانەت ئیسلاحیش هیچ شتێک ناگۆڕێت. دەورانی دەسەڵاتدارێتی پەهلەویش هەروە بوو. کۆمەلگا نەیدەویست و هەر چەشنە ئاڵ و گۆڕ لەسەرەوە بێفایدە بوو. کەوابوو بە بڕوای من ئەگەر چی کرانەوەی دەرگا بۆ ئیسلاحوازان بۆ باشترکردنی دۆخی دەسەڵاتە، بەڵام قەیرانی ناسەقامگیری لە کۆماری ئیسلامیدا چارەسەر ناکرێت. زۆر سپاس بۆ کاک هادی بۆ نامەی کە نردبووین. بابینە سەر نامەیەکی تر کە کاک فەرەج بۆی نردین و پرسیوێتی لەگەڵ هەڵبژاردننی سەرۆک کۆمارێکی نوێ ئەگەری ئەوە هەیە کە هێندێک دەرفەت و ئیمکان بکرێتەوە. بەسپاس لە کاک فەرەج کە ئەم پرسیارەی نردووە بمان، بێگومان دەبێت لە هەر دەرفەتێک ئیسفادە بکرێت بۆ بەهێزبوونی ڕەوتی سەلماندنی داخوازیەکان کە لە دروشمی ژن ژیان ئازادیدا کۆکراوەتەوە. بەڵام دیتمان کە لە مشتومڕەکانی هەڵبژاردننی ئەم جارەدا هیچ کام لە بربژێرەکان داکۆکیان نە لە حیجاب کرد نە لە فیلتر خستە سەر ئینترنێت. ئەمە لە کاتێکدایە کە ئوسولگەراکان داکۆکی لەم سیاسەتانە دەکەن و پێیان وایە دەبێت داکۆکی لە حیجاب و ئیفاف بکرێت. بەڵام بۆچی نەیانوێرە باسی بکەن؟ لە ڕاستیدا ئەمە نەوێرانە ئەم نەوێرانە بەرهەمی شۆڕشی ژن ژیان ئازادی بوو کە تەنانەت لە ناو گفتوگۆی بربژێرەکانیشدا ڕەنگی داوە و هەمویان لە ئاست بێمافیە سەپێنراوەکان بێدەنگ بوون.
بەڵێ ئەمیر هەڵبەت هەروەکو پێشتر باست کرد و باسیشمان کردووە دەسەڵات هێڵە سوورەکانی خۆی نەگۆڕیوە و هەر لەسەر ئەم سیاسەتانە بەردەوام دەبێت بەڵام ئەمە بەم مانایە نییە کە دەسەڵات بە قوڵی نیگەرانی ئەم دۆخە نییە دەسەڵات خوازیاری خەڵکانی باوەڕمەندە بە ئیسلامی شیعە و پشتی خۆی بە چین و توێژە باوەڕمەندەکان بەستووە کۆزە فکری و فەرهەنگیەکانی کۆمەڵگا لە 45 ساڵی ڕابردوودا گۆڕاوە سیکۆلاریزم پێشوە و فەمینیزم هاتووەتە ناو بیر و باوەڕی بەشێکی بەرچاو لە ژنان و تەنانەت پیاوانیشەوە ئەگەر تۆزێک کوڵتر بینەوە دەبینین کە شۆڕشی ژن ژیان ئازادی لە بنەڕەتدا شۆڕشێک بوو لە دژی باوکسالاری نەریتی یان ئاینی و هەر بۆیە دەسەڵات چیتر ناتوانێت بە ئاسانی دەوری باوکێکی سەختگیر بگێڕێت و وەک جاران داوای پاراستنی بایخە نەریتی یان ئاینیەکان بکات و وەکو نوێنەری ئاین و دابوونەریت ڕەوایی بەخۆی بدات لە ئاوا هەلومەرجێکدا ئەستەمە کرانەوەیەک لە سەرەوە ڕووبدات کرانەوە یان تەنها لە ڕێگەی پەرەسەندنی خەباتی جەماوەری ڕێکخرا و ممکن دەبێ و بە سەرەوە تەحمیڵ دەکرێت بەڵێ بابچین ناوبڕێک ببینین دواتر دێنەوە نامەکانی کەش دەخێنینەوە بابچین هەتاو لەسەر ماچی پرچی کچێ بەیانی تاکو ئێوارە لەگەڵ سەرپۆشا بە شەرتێ ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە قژلا بەندی حەریردایە ئەرێ وایە ئەرێ وایە ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە قژلا عاشقەکان بە جوورمی گەورەی ڕاوەستان مەحکومن بە چواردی واری زیندە چاڵ و خۆ ئاگردان ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە جوانی لە ژێری پێدایە ئەرێ وایە ئەرێ وایە ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە جوانی لە ژێری پێدایە هەر بستێکی هەزار هەزار ئەوە وڵاتەکەی منە سزای هەڵفڕین مردنە باڵندە لە قەفەسدایە ئەرێ وایە ئەرێ وایە ئەوە وڵاتەکەی منە سزای هەڵفڕین مردنە باڵندە لە قەفەسدایە ئەرێ وایە ئەرێ وایە بەڵێ لەم بەشەدا
نامەیەکی تر دەخوێنینەوە کە کاک سۆراب لە کامیارانەوە بۆی نردوین و باس لە گزارشێکی جاوید ڕەحمان دەکات. گزارشگەری تایبەتی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان جاوید ڕەحمان بۆ کاروباری مافی مرۆڤی ئێران دەڵێت لە بەیاننامەیەکی ڕۆژنامەوانیدا کە ڕۆژی دووشەممە 22 خاکەلەوەی 2024 بڵاوکرایەوەتەوە جاوید ڕەحمان دوایین نەتیجەکانی خۆی ڕاگەیاند. ناوبراو لەم بەیاننامەیەدا بەڕوونی باسی لە جنایەتەکانی کۆماری ئیسلامی لە ئێدامەکانی دەهەی 60 کرد کە نمونەی جنایەتی دژ بە ئینسانیەت و نەسلکوژی ناویشی لێ بردووە. بەوتەی جاوید ڕەحمان ئەم لە سێدارەدانانە ژن و منداڵی تێدا بووە و ژمارەیەک لە ژنان بەر لە ئێدامەکە دەستدرێژی جنسیشیان لێکراوە بەداخەوە. بەڵێ بەپێ ئەم راپۆرتە لە نێوان ساڵانی 6 بۆ 67 هەساوی هەزاران مخالفی سیاسی کۆماری ئیسلامی لە زیندانەکانی ئێران لە سێدارەدران. ئەم زیندانیا سیاسیانە کە بەشێکی زۆریان بە حکمی سەپێنرا و لە زینداندا بوون لەلایەن دەستگای قەزایی و هەیەتانی ئەعدامی کۆماری ئیسلامیەوە لە ڕئیسی یەکێک لە ئەندامانی بوو لە سێدارەدراون. جاوید ڕەحمان ئەو کوشتارانەی کە کۆماری ئیسلامی لە ساڵانی 1360 هەساویدا ئەنجامیاندا بوو بە خراپترین و گەورەترین پێشێلکردنی مافەکانی مرۆڤ کە لە یادەوەری ئێمەدا زیندوون ناوی بردووە و جەختی لەوە کردووەتەوە ئەوانەی کە ئەو جنایەتەیان ئەنجامداوە تا ئێستاش لە ئێران دەسەڵاتیان بەدەستەوەیە. بەڵێ دینە سەر نامەی کاگووریا کە لە ئاڵمانەوە بۆ نردوین و گزارشێکە نووسەتی ڕۆژی چوارشەممەی هەفتەی ڕابردوو پۆلیسی ئاڵمان بە تۆمەتی پشتیوانی لە حیزبوڵای لوبنان چالاکیەکانی ناوەندی ئیسلامی هامبۆرگ کە لەلایەن ئێرانەوە حمایەتی لێدەکرا قەدەغەی کرد. لە چەند مانگی ڕابردوودا لێکۆڵینەوەی لەسەر ئەم ناوەندە ئاینیە دیارەدەستی پێکردووە. لە کۆتایی وەزارەتی ناوخۆ لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە چالاکیەکانی ناوەندی ئیسلامی هامبۆرگ و ڕێکخراوەکانی سەر بەم ناوەندە لە سەر تاسەری ئاڵمان قەدەغە کراوە. بەڵێ ئەمیر لەو ڕاپۆرتەدا هاتووە پلانی ناوەندی ئیسلامی هامبۆرگ لە کۆتاییەکانی دەی 1350 بە ئامانجی ڕۆشنگەری سەبارەت بە ئیسلام و بە تایبەتی شیعەگەری دەستی پێکرد و دروستکردنی بە هاوکاری زارای ژمارەیەک بازرگان و ئێرانی دانیشتووی ئەڵمانیا و پاڵپشتی دەسەڵاتی ئەو کاتی کۆماری ئیسلامی لە سەرەتای ساڵی 1360 دەستی پێکرد. ئەم ناوەندە لە دوای ئینقلاب لە ئێران وەک یەکێک لە شوێنەکانی پەیوەست بە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران ناوبانگی دەرکرد. بەڕێوەبەرانی ئەم ناوەندە ئیسلامیە هەمیشە لە ئێرانەوە ڕەوانەی ئەڵمانیا دەکران. محەممەد بهشتی یەکێک لە سیاسەتمەدارە بەناوبانگەکانی دوای ئینقلاب و محەممەد خاتەمی سەرۆکۆماری پێشوێران لە بەرپرسە بەناوبانگەکانی ئەم ناوەندە بوون. بە گوێرەی دام و دەستگا ئەمنیەکانی ئەڵمانیا ئەم شوێنە فەرمانی ڕاستەوخۆی کۆماری ئیسلامی ئێران جێبەجێەکات. بەڵێ لە دوای تیرۆرکردنی قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی سوپای قودسی سوپای پاسەڕانی ئێران لە ساڵی 1398 ڕێوڕسمی یادەکەی لە مزگەوتی ئیمامی سەر بە ناوەندی ئیسلامی هامبۆرگ بەڕێوەچوو. لە حاڵێکدا ناوی قاسم سولەیمانی لە لیستی ئەو کەسانەدا بوو کە لەلایەن یەکێتی ئوروپاوە سزای بەسەردا سەپێنراوە. ئەو مەراسمەش لە ئاڵمان بوو بەهۆی دەربڕینی ناڕزایەتی زۆر. لە کۆتاییشدا ناوەندی ئیسلامی هامبۆرگ لە ناوەندی ئیجرایی ئەنجومەنی پێکهاتە ئیسلامیەکانی هامبۆرگ دوور دەخرێتەوە. لەو کاتەدا میدیاکانی ئاڵمان بە گێڕانەوەی ناوەندە ئەمنیەکانی ئەو وڵاتە هەواڵیان سەبارەت بە ناوەندی ئیسلامی هامبۆرگ بڵاو کردەوە و نووسی بوویان کە حکوومەتی ئێران ئەم ناوەندە بۆ بەرەو پێشبردنی سیاسەتی هەناردەکردنی ئینقلابی ئیسلامی کەڵک وەردەگرێت و بۆتە ناوەندی حەشاردانی تیمە تەرۆریستیەکانی کۆماری ئیسلامی لە ئوروپا. کاگووریا لە درێژەم گزارشەدا نووسەتی داخستنی ئەم ناوەندە ئیسلامیە کە پاڵپشتی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بوو لەلایەن کۆمەڵگای ئاڵمانەوە پێشوازی لێکرا. زۆر سپاس دەکەین لە کاگووریا بۆ گزارشەی کە بۆی ناردبووین. با بچین ناوبڕێک ببینین دواتر دێنەوە بابەتێکی تر دەست پێ دەکەین.
لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە هۆکار و بەبێ هۆکار کۆمەڵێک لە خەڵکی ئێران بە تایبەت لاوان بۆ ژیانی داهاتووی خۆیان ڕێگەی هەندران و تاراوگە دەگرنە بەر. ڕێگەی هاتوچۆی زۆربیان بەداخەوە لە نێو شەپۆلی دەریاکان یان هەر ڕووداوی چاوەڕوان نەکراو بە ئامانج ناگات. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا گەلێک جار شاهدی ڕووداوی دڵتەزێنی خنکان و ونبوونی منداڵان و گەنجان بووین. لەسەر کۆچی لاوان هاوڕێ فەرزاد لە سنەوە نامەیەکی بۆ نردوین کە لەم بەرنامەیەدا بیخوێنینەوە. بەداوای لێبوردن لە کاک فەرزاد کە خوێندنەوەی نامەکەی دواکەوت و ئێستاش ئێمە کورتکراوی ئەم نامەیەتان بۆ دەخێنینەوە سەرنجتان بۆ ئەم نامەیە ڕادەکێشین. بەڵێ ئەمیر کاک فەرزاد لە نامەکەیدا نووسیبێتی لە ئێران هۆکاری سەرەکی ئەم دۆخە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە. گوشاری ئەمنیەتی، بێکاری، گرانی، هەژاری، گیران و ڕاودونان، بێ هیوایی و نەبوونی ئاسۆی ڕوون تەنگی بە خەڵک هەڵچنیوە. لە جەرەوەی دۆخە سیاسی و ئابوووریەکە گەڕان و هەڵوەجابوون بۆ ژیانێکی ئاسایی خۆشتر و سەرنجڕاکێشی ژیان لە دەرەوەی وڵاتیش یەکێکی دیکە لە هۆکارەکانی ڕووکردن لە هەندەرانە کە بەجاخەوە بەشێکیان هەر لە یەکەم وێستگەی ئەم گۆڕینی چارەنووسەدا تووشی نەهامەتی و چارەڕەشی و مردن بوونەتەوە. بەڵێ لە ئاستی کۆچی لاواندا بەشێکی بەرچاو لەوانەیە ڕێگەی هاتوو نەهات دەگرنە بەر بەداخەوە بە قەرز و قۆڵە یان فرۆشتنی مڵک و ماڵ و دوکان و خانووی بنەماڵە و دانانی سەنەدی چەند ملیاردی لەلایەن قاچاقچی بێویژدان و چاوچنۆک ڕێگەیەک هەڵدەبژێرن کە هەم خۆیان لە مەترسی دەخەن و هەمیش دایک و باوک و کەسوکاریان تووشی خەمێکی گەورە و قەرزباری و داماوی دەکەنەوە بەوە مافیاکانی قاچاغی مرۆڤیان دەوڵەمەندتر کردووە. جا ئەمجار دوای گەشتن و دەربازبوون کەسانێک کە لە مردن و خنکانی دەریاکان و لێرەوار و باو باران و سەرما و سروشت ڕزگاریان بووە گەیشتونە وڵاتانی دڵخوازی خۆیان ماوەیەکی زۆر لە چاوەڕوانی وەرگیران و ئیقامەدا دەمێنەوە و بەداخەوە بەشێکی بەرچاویان تووشی خەمۆکی و نەخۆشی بوون. هاوکات لەو وڵاتەی کە لێی نیشتەجێن بەهۆی نەزانینی یاساکان، نەزانینی زمان، بێکاری و ژیانیان لە کەمپەکاندا تووشی هەڵە و هەڵەکاری یاسایی دەبن و ڕەنج بە خەسار و مایە پوچبوون و بەشێکی بەرچاو لە ژیانی خۆیان و منداڵەکانیان لە ڕەوتی ژیانی ئاسایی وەدواخستووە. دیارە لە نێو ئەوانیشدا هەن کە بەخۆشیەوە لە ماوەیەکی زۆر کەمدا توانیویانە بەپێی یاسای وڵاتەکان و فێربوونی زمان و خوێندن و هەروەها پەیداکردنی کار بۆ بژێوی خۆیان لە کۆمەڵگەی ئەو وڵاتەدا جێبکەون و بگەنە ئەو ئامانج و مەبەستەی کە هەیان بووە. بەگشتی ئەو کەسانەی کێشەی سیاسی و ئەمنیەتی و زیندان و لێپرسینەوەی قەزاییان وەک شارۆمەندی ئێرانی و کوردستانی بەهۆی جیابیری و کاری سیاسی و فەرهەنگی هەیە بۆ دەربازبوونیان لەو جەهەنەمەی کۆماری ئیسلامی بۆی دروستکردوون تەنیا شانس و ڕێگەیان دەربازبوونە لە ژێر حکم و بڕیارە چۆندەکانی کۆماری ئیسلامی. بەداخەوە چەند هەفتە پێشێستا هەمومان شاهدی نەخۆمبوونی کەشتیەکی بچووک لە ئاوەکانی وڵاتی ئیتالیا دەبووین، کەشتیەک کە هەڵگری 76 کەس کە زۆربەیان کورد بوون و لە کوێی مسافر و کوچبەرەکان بەداخەوە تەنیا 10 کەس وەک موعجزە ڕزگاریان بووە. ئەو تراژێدیە ناخی هەمومانی هەژاندووە و ئەوەش دەخوازێ هەموو لایەکمان هەڵ بدەین بەرچاوڕوونی زیاتر لە ئاس شێوەی ژیان لە جەرەوەی وڵات لەسەر پەیج و لاپەڕە ئینتەرنێتیەکان و دنیای مەجازیدا بنووسین. ئەوەی گرنگە ڕاستی و دروستی ژیانی پەنابەری لە وڵاتانێکە کە ساڵانێکە خەڵک و حکوومەتی وڵاتانە کەم و زۆر لە پەنابەر وەڕاس بوون. لە ئێستاشدا بە حاسنە سەرکاری حکوومەتە دەستە ڕاستەکان یاسای پەنابەری ئاڵوگۆڕێکی بنەڕەتی بەسەردا هاتووە و تەنانەت بۆ ئەو پەنابەرانەی کە چەندین دەیە لە جەرەوەی وڵات دەژین کۆسب و کێشەی جۆرە و جۆر ساز بووە. لەو پەیوەندیەدا پێویستە کە هەمومان لە ڕێگەی کەس و کارمانەوە لە ڕێگەی وتوێژ و پەیجەکانەوە بە ناردنی نووسین زانیاری زیاتر بە کۆمەڵگەی خۆمان ببەخشین. بڵێ کاک فەرزاد لە کۆتایی نامەکەیدا نووسیوێتی منیش لە کۆتاییدا سەرخۆشی لە بنەماڵەی کەسوکاری قوربانیانی ئەم ڕووداوە ناخەژێنە دەکەم و هیوادارم ئەو کۆچبەرانەی کە لە قەراق ئاوەکانی تورکیا، یونان، ئیتالیا، فەڕەنسا و چەند وڵاتێکی ترن و چاوەڕوانی پەڕینەوە لە ئاوەکان دەکەن
بەر لە هەموو شتێک وریایی و باری ئەمنیەتی و سلامەتی خۆیان لە سەرەوەی سەفەرەکەدا ببینن و خۆیان نەدەنە دەستی مافیاکانی قاچاغی مرۆڤ. زۆر سپاس بۆ کاک فەرزاد بۆ ئەو نامە دڵسۆزانە و ئەو زانیارانی کە نووسیوێتی و ئێمەش لێرە بە بینەرانی ئازیزمانوت. سپاس بۆ کاک فەرزاد. ماوەیەک پێش ئێستا لە مەراسمەکانی بەبوونەی محەڕەم گرتەوی دوێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کرایەوە کە ژمارەیەک کچ هەروەک هەموو بینیمان بەبێ حیجاب لە مەراسمەکاندا بەشداریان کردووە سینەزەنی یان زنجیرزەنییان دەکرد. بەم بۆنەوە هاوڕێ سارینا لە موکریانەوە نامەیەکی بۆ ناردبووین کە بە داوای لێبوردن لەویش کە لە سارینای ئازیزی دەکەین بەهۆی دواکەوتنی خوێندنەوەی نامەکە ئێمە تازە دەرفەتمان بوو نامەکەی بخوێنینەوە. سارینا نووسیوێتی ئاشورا چیرۆکێکی تەواو پیاوانەیە کە ژن هیچ ڕۆڵێکی تێدا نییە وەک ئەوەی تەنها بۆ گریان و فرمێسک ڕشتن دانراوە. لە وتاری ئیسلامیدا ژن هیچ ڕۆڵێکی بڕیاردانی نییە تەنانەت لە چیرۆکێکی خەیاڵیشدا واتە وتاری ئاینی تەنانەت لە چیرۆکەکانیشدا هیچ ئارەزووی ئەوەی نییە کە شمشێر خاتە دەستی ژنێک یان ڕۆڵێکی استراتێژی پێ بدات. لێرەدایە کە دەبێت بە هوشیاری لە بەرامبەر پۆپۆلیزمی وێرانکەردا بوەستینەوە. بەڵێ سەرینا لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی هیچ گومان و پرسیارێک لەوە جانیە کە ئەو کچانەی بەشداری مەراسمی زەنجیرزەنی ئاشورا دەکەن ئازا و چاونەترسن. ڕەخنە لەو کاتەوە دەست پێ دەکات کە نۆستاڵژی لەگەڵ حەقیقەت و خۆناغی شانەوەی دەوڵەت لەگەڵ سەنگەری ڕاستەقینە تێکەڵ دەکەین. پرسیاری سەرەکی ئەم باسە ئەوەیە کە ئامانجی استراتێژی بەشداریکردن لە مەراسمە ماتەمینەدا چییە؟ حقیقەتی بەشداریکردن لە ڕێڕەسمەکەدا کە بە تەواوەتی دژەژنە ئایا ناچێتە خانەی گەمەی ڕژیمەوە؟ هۆکاری ئەم خواست و حەزە بۆ چوونە نێو گەمەی ڕژیمەوە کە هەر لە سەرچاوە درۆ و ساختەیە چییە؟ ئەگەر کەسێک ئەوەندە باوەڕی بە ئاشورا هەبێت کە بە شێوەیەکی چالاکانە بەشداری لە مەراسمی ماتەمینی ئیمام حوسەیندا بکات دەبێ پێش ئەوە چەندین بنەمای ئیسلامی قبول کردبێت. حەجاب جەوهەری ئاینە، ئاین دژی ژنە و ئاشورا. تەنانەت نوسخەی هاوردەکراویشی یەکێکە لە فۆرمەکانی نیشاندانی ئاین کە هاوکات یەکێکە لە فۆرمە هەرە دژەژنەکانی. بڵێ ئەگەر باوەڕمان بە پرەنسیپە دموکراسیەکان هەیە دەبێت ئەوە قبول بکەین کە تەنانەت لە وڵاتانی دموکراسی واتە یان نیمچە دیموکراسیشدا کە مەراسمی جەژنی پاک کە بۆ بینەرەکەی خۆش و کارنەڤاڵە و پرسێکی زۆر جددیە بۆ بەشداربووان هیچ ژنێکی ئیسپانیایی لە جەژنی پاک لە دەستەی ڕاکێشان ئامادە نییە. هیچ ژنێک لە ڕێکخراوەکانی ئەخۆتدا نییە وەک چۆن پیاوانی ڕاهیبە بوونیان نییە. بۆیە ئێمە ناتوانین داوای دموکراسی بکەین بەبێ ئەوەی قبولی بکەین کە دموکراسی بەو مانایە کە ئێمە هەموو شتێ بکەین. ئەمە هەمان دموکراسی ڕژیمی ئیسلامیە. دەسەڵاتێک کە دموکراسی بۆی مانای ئەوەیە هەرچی بیەوێت بە کەیفی خۆی بیکات. ئەڵبەت لە کۆماری ئیسلامیشدا تەنانەت ئەوەش قبول نەکرا و ئەو کچانش دوای بانکێشتی دەستگای ئەمنیەتیەکان کران. بەڵێ دیموکراسی ڕاستەقینە واسا ڕێزگرتن لە یەکتر، ڕێزگرتن لە قەدەغەکراوەکانی یەکتر، چابووەکانی یەکتر تا ئەو کاتەی ماف و یەک پارچەی ئێمە وەک مرۆڤ ناخرێتە ژێر پرسیارەوە. هەر لەبەر ئەمەشە دیموکراسی و ڕەفساری دیموکراسی زۆر سەختە و لەگەڵ دەسەڵاتی ئاینی یەک ناکرێتەوە. ئاشورا هەرچەندە وەحماوی و دژە بە ژن بێت بەڵام یاسای هەیە. تەنانەت ئەگەر ژنانێک کە بە زنجیر لە خۆئەدەن بتوانێت لە جاهاتوویەکی دیموکراسیدا بەشداری ماتەمینی بکەن ئەوە لە گێڕانەوەی پیاو سالارانە ئاشورا کەم ناکاتەوە. ئەو کات ئێمە تەنیا ژنانێک دەبینین کە ماتەمینی بۆ ئەو پیاوانە دەگێڕن کە ئازا بوون و شەڕیان کرد و مردن. کووە گوتاری ژن ژیان ئازادی لەم گوفتمانەدا؟ کووە دانانی ژن لە ناوەندی گوتار و بەرهەمهێنانی گوتار؟ لە ڕاستیدا ئەمە تەنها هەوڵێکە بۆ چوونە ناو گەمەی پیاو سالارانەی ڕژیم و هەوڵدان بۆ یاریکردن بە یاسا و ڕیسای پیاوانی ڕژیم بۆ ئەوەی لەبیرمان بچێت مەسەلەی سەرەکی چی بووە و لەکوێ دەبێت شەڕ بکەین. ژنانی ئێرانی دژی سوکایەتیکردن لە ڕێگای حەجابی زۆرەملێن، بەڵام بە بڕوای من ڕێگای ئەم دژایەتیە لە مەیدانی ساختەی دەستی دەسەڵات نییە.
بەڵێ ژنانی زیرەک و تیش پێویستە هەوڵی دروستکردنی وتاری نوێ و هەستیارکەر بدەن. جوڵەیەک کە لە ڕووی استراتیژیەوە وتارێکی نوێ لەسەر زەمینەیەکی نوێ دروست بکات. هەوڵەکانمان لەسەر دەرچوون لە چوارچێوەی ئاینێکی واهات دژەژن وەک ئامرازێکی حکوومەت و هەنگاونان بەرەو سەلماندنی سێکۆلاریزم بێت کە تێیدا ئاشوورا وتارێک نەبێت بۆ ناساندنی نەتەوەیەک بەڵکو بەرنامەیەک بێت کە باوەڕداران بەخۆی بە هەموو بنەما دژەژنەکەیەوە ڕێوڕسمەکانی جێبەجێ دەکەن و کەسانی دیکە وەک ڕێوڕسمێکی کۆن سەیری دەکەن. لە ئێرانێکدا کە یاسا ئاینیەکان حکومڕانی نەکەن، ئێرانێک کە یاسا و سیاسەت بە تەواوی لە ئاین جیابێت. زۆر سپاس بۆ سارینا بۆ ئەو نامەی کە بۆی ناربین بچین ناوبڕێک ببینن دواتر بینەوە ئەخرین بابەت پێشکەش بابینرا بکەین. گوش کن ای شب ای سیاهی، من همون خورشید فردا، من مخالف حجابم، دیگه رو سری نمیخوام. گوش کن ای شب ای سیاهی، من همون خورشید فردا، من مخالف حجابم، دیگه رو سری نمیخوام، دیگه رو سری نمیخوام. حقمه توی خیابون باد بپیچه توی موهام، حقمه بدون تهدید بگذره روزا و شبها. تو که از موی سر من این همه واهمه داری، من ضعیفم یا تویی که جرأت منو نداری. گوش کن ای شب ای سیاهی، من همون خورشید فردا، من مخالف حجابم، دیگه رو سری انتخاب نوع پوشش یه سلیقه است نه یه قانون، این یه حق خیلی ساده است، منو از چیزی نترسون. اون بهشتی که مسیرش زوره و ترسه و اجبار، یه توهم پلیده از یه اندیشه بیمار. گوش کن ای شب ای سیاهی، من همون خورشید فردا، من مخالف حجابم، دیگه رو سری نمیخوام، منو از چیزی نترسون. من همینم که همینم، تو دیگه تموم کارت، دارم اون روزو میبینم. گوش کن ای شب ای سیاهی، خورشید فردا، من مخالف حجابم، دیگه رو سری نمیخوام، منو از چیزی نترسون. من همینم که همینم، تو دیگه تموم کارت، دارم اون روزو میبینم، دارم اون روزو میبینم، دارم اون روزو میبینم. بابین سەر نامەیەکی ترکە کاگ لوقمان بۆی نردوین. کاگ لوقمان لە نووسراوەیەکدا ئیدانەی بەزاندنی خاکی هەرێمی کوردستانی عێراقی لەلایەن سوپای دەوڵەتی تورکەوە دەکات و دەڵێت وێڕای ئەوەی کە ئەم پەلامارە پێشێلکردنی یاسای نێودەوڵەتیەکانە لە هەمان کاتیشدا شەرمەزاریەکی گەورەیە بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی و ڕێکخراوی مافی مرۆڤی جیهانی بۆ بێدەنگبوونیان لە ئاست ئەو هەمووە تاوانە نامرۆڤانەی بەرامبەر بە خاک و گەلێکی مەزلوم دەکرێت. هەروەها نووسیوێتی لەگەڵ بەردەوامی هێرشە داگیرکاریەکانیدا دەوڵەتی تورک بە دەیان کیلومتر هاتوۆتە ناوخاکی عێراقەوە و زیاتر لە 100 بنکە و بارەگای سەربازی لە عێراقدا داناوە. جگە لە هێرشێکی زەمینی دەوڵەتی تورک هێرشە ئاسمانیەکانی بە فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان
بەردەوامە و لەگەڵ زیانە مادیەکاندا چەندین هاوڵاتیش بەداخەوە بوونەتە قوربانی. لە بەشێکی تری نامەکەی کاک لوقماندا ئاماژە بەوە کراوەکە پێشێلکردنی خاکی هەرێمی کوردستان لەلای نەرتێشی تورکەوە نەک تەنها دەبێت بە زمانێکی تند شەرمەزار بکرێت بەڵکو دەبێت بە پەلەش داوای وەستاندنی بکرێت. سەلمێنراوە مێژوو ڕەحم بە کەس ناکات، بەڵام بەداخەوە بێجەنگی بەرپرسانی عێراق بەرامبەر هێرشەکانی سەر عێراق زیاتر دەرگای بەرەوڕووی هێرشە زەمینی و ئاسمانیەکانی دەوڵەتی تورکدا بۆ سەر هەرێمی کوردستان و پێشێلکردنی سەروەری و سیادەی عێراق وەڵا کرد. و جێگەی گومان ناهێڵنەوە کە بە هەماهەنگی ئەم کارە کراوە. هەروەک زۆر جار باسکراوە ئەمە کردەوەیەکی هەماهەنگە لە نێوان وڵاتانی داگیرکەری کوردستان دژ بە خەڵکی کوردستان و بزووسنەوەی حەقخوازی ئەم خەڵکە. ئەگەر وایە و هەموو ئاماژەکان ئەومان بۆ دەردەخات دەبێت چ بکرێت؟ بەڵێ هێرشەکەی تورکیە بۆ سەر هەرێمی کوردستان دەبێت بە داگیرکەر ئەژمار بکرێت لە پێشێلکردنی سەروەری خاکی عێراق. لەبەرەوەی حکوومەتی تورکیا بە پێی یاسانە و دەوڵەتیەکان تەنها بۆی هەیە سنووری خۆی بپارێزێ، بۆی نییە سنووری وڵاتێکی تر ببەزێنێ. بۆیە ئەگەر سیاسەتی دووفاقی نەبێت ئەوە بە پێی ئەو یاسایە هەر داگیرکاریەک دەبێت هەمان چارەنووسی ڕژیمەکەی سەدامی گۆڕ بە گۆڕی ببێت کە سنووری بەزاند و کۆیتی داگیر کرد. بەڵام خەڵکی کورد بەداخەوە تەنیایە و دەبێت خۆی خەمی خۆی بخات کەچی بەداخەوە وانە و گیرروکێشەی ناوخۆی کوردیش ڕێگای پیلانەکانی دەوڵەتانی داگیرکەر بەداخەوە ئاسان دەکاتەوە. ئەوەی تورکیا لە باشووری کوردستان دەیکات بە ئاشکرا داگیرکردنی هەرێمی کوردستانی عێراقەوە بۆ دژایەتی و نەمانی قوارەی هەرێمی کوردستانە. ئەم دەستڕێژیکردنە سەر خاکی کوردستان ئەم پێشێلکاریە یاسانی و دەوڵەتیانەی تورکیا ڕایگشتی جیهانی شێخستۆتە ژێر پرسیارەوە کەوا بوو تەنیا ڕێگا شەقامە. ئەرکی سەرشانی هەمومانە لە ڕێگای شەقامدا ئەم داگیرکاریە ڕسوا بکەین. نابێت بە هیچ داگیرکاریەک ڕێگا بدرێ و بە ئاسانی ژیان و گوزەران و مافی ئەم خەڵکە پێشێل بکات. هەرێمی کوردستان تا ئێستاشی لەگەڵدا بێت لە ڕووی یاساییەوە سەر بە دەوڵەتی عێراق، کەواتە دەبێت ئەم بێدەنگیەی دەوڵەتی عێراق شەرمەزار بکرێت. بەڵام ئەگەر شەقام لە ئاست ئەم داگیرکاریە نەجوڵێ، نەخشە و پیلان ئەوەیە کە کوردستان کە بکەن وە دۆخەکە بگەڕێنەوە دواوە. با هەمومان پێکەوە ئەم پیلانە قێزەونا پوچە بکەینەوە. جوانی خود ببخشه وليلي وليلي ليلي 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 شعوستي ريسي ويلي مروسي ويلي داري حقي من بلا
عندك نقروكال هوليلي نارنجولي مو برتقال هوليلي بوما عندك نقروكال هوليلي أستري لعسماني هوليلي لياري خنبون بخال هوليلي أستري لعسماني هوليلي لياري خنبون بخال هوليلي هوليلي ليلي 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 شاوستي ريسي ويلي مروسي ويلي دور حقي من بليلي كتبي ليلي بەڵێ ئازیزانی خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەیە ئەمە و بیرەرانیش زۆر سپاسی و ئازیزانە دەکەین کە نامەیان نردووە داوای لێبوردنیش دەکەین لەو ئازیزانی کە نامەکانمان نەتوانیوە لەم بەرنامەیە هەفتەیەدا بخوێنینەوە. دووبارە بۆ هەرچی زۆرتر ڕازانەوە بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. ماڵەوە. ماڵەوە.